سڵاو و ڕێز بۆ ئێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی ئەوڕێنی ئەوکارم لە خزمەتەوە یازیزداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی هەینی سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. پشتیوانی دایکی ژینا ئەمینی و سۆنیا شەریفی لە تومات ساڵحی. وەردومانی ڕۆژاوای کوردستان لەلایەن تورکیا. دەست بەسەرکردنی 30 کەس لە باکووری کوردستان. دۆخی نالەباری خەڵکی بەلوچستان و دۆزینەوەی تەرمی قوربانیانی لافاو و پەسەندکردنی قەتەعنامەی بە تێرۆریست ناساندنی سوپای پاسەران لە یەکێتی ئەوروپا. درێژێ هەواڵەکان. پشتیوانی دایکی ژینا ئەمینی و سۆنیا شەریفی لە تومات ساڵحی. ڕۆژی پێنجشەممە 6 گوڵان 1403 هەتاوی. موژگانی افتخاری دایکی نەمر ژینا ئەمینی و سۆنیا شەریفی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە ئاودانانی ئیلام لە دوو ستۆری جیاجیادا پشتیوانی خۆیان لە تومات ساڵحی ڕاگەیاند. موژگانی افتخاری لە ستۆریەکی ئینستاگرامیدا نووسیوێتی بۆ جارێکی دیکە هەواڵێکی ناخۆش دڵی هەژاندم. ڕێگە مەدەن دڵی دایکی توماج وەکو دڵی من بشکێت و لە لێدان کەوێت. من هێشتا چاوەڕێی هەناسەکانی ژینام. ڕێگە بدەن با دایکی توماج هاونەفەسی زیندوی ڕۆڵەکەی بێت. لەلایەکی دیکەوە سۆنیا شەریفی لە دەست بەسەرکراوانی شۆڕشی ژینا لە چەند ستۆری ئینستاگرامیدا پشتیوانی خۆی لە تومات ساڵحی ڕاگەیاند و بەهمەن خوبادی دەرهێنەری فیلم و خەڵکی بانە لە پەیجی تایبەتی خۆیدا ڕایگەیاند کە کۆماری ئیسلامی لە لێواری ڕوخاندایە. سەپاندنی سزای ئێعدام بەسەر توماجە نیشانەی ناتەوانی کۆماری ئیسلامیە و داوا لە هەموو چین و توێژەکانی کۆمەلگا دەکەم یەک ڕێز و یەکگرت و بەرەو ڕوخانی ڕژیم هەنگاو بدەن. یان لە دەستانی کرێکارێک لە کانگای زێڕی تیکاب. ڕۆژی دووشەممە 3 گوڵان کرێکارێکی تەمەن 30 ساڵی خەڵکی تیکاب بە ناوی داود خوشە لە کاتی کارکردن لە کانگای زێڕی ئاغدەڕە بەهۆی ڕووداوی کارگیانی لەدەستدا. بەپێی زانیاریەکان ئەو کرێکارە لە کاتی کارکردن بەهۆی بەرکەوتنی شۆفێڵ بەسەریدا بەسەختی بریندار و دەستبەجێ گیانی لەدەستداوە. جێگای ئاماژەیە کە ئێران لە ڕیزبەندی وڵاتانی جیهان بۆ گرتنەبەری ڕێوشوێنەکانی ئەمنیەتی پیشەیی لە پلەی 102دایە. مەترسی بەڕێوەچوونی حکمی ئەعدامی ڕەزا ڕەسایی. بەوتەی بنەماڵەی ڕەزا ڕەسایی بەندکراوی سیاسی خەڵکی شاری سەحنەی سەر بە پارێزگای کرماشان ئەگەری هەیە ناوبراو لە ڕۆژانی داهاتوودا لە سێدارە بدرێت. بنەماڵەی ڕەزا ڕەسایی لەو بارەوە ڕایانگەاندووە کە بەپێی مادەی 477 یاسای ئیسلامی لە ئاست حکمی ئەعدامی ئەو بەندکراوە ناڕەزایەتیان دەربڕیوە بەڵام هیچ وەڵامێکیان وەرنەگرتووە و حکمی ئەعدام لەلایەن لەقەی 2 دادگای ئینقلابی کرماشانەوە بۆ لەقەی ئیجرای ئەحکام نێردراوە. دایکی ڕەزا ڕەسایی ڕۆژی ڕابردوو لە گرتە ڤیدیۆیەکدا داوای لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و وڵاتانی جیهانی کرد ڕێگە لە بەڕێوەچوونی ئەو حکومە بگرن. ڕەزا ڕەسایی لە ڕەوتی ناڕەزایەتیەکانی شۆڕشی ژینا لە شاری سەحنا بە تۆمەتی کوشتنی سەرۆکی تلەعەتیە و شارە دەست بەسەر و بێ ئێعدام مەحکوم کرا. وەردومانی ڕۆژاوای کوردستان لەلایەن تورکیا. ڕۆژانی چوارشەمە و پێنجشەممە 5 و 6 گوڵان ئەرتەشی تورکیا لە ڕێگەی پەهباد و تۆپخانەوە چەند ناوچەی لە ڕۆژاوای کوردستان بردومان کرد. بەپێی راپۆرتەکان ئەرتەشی تورکیا و تێرۆریستە ئیسلامگەراکانی سەر بە وڵاتە ناوچەی منبج شەهبا و گوندەکانی دەوروبەریان بە چڕی بردومان کردووە و زیانێکی زۆریان بە کەشاوەرزانی ناوچەکە گەیاندووە. شایانی باسە کە هێشتا هیچ زانیاریەک لەسەر زیانە گیانیەکانی ئەو هێرشە لە بەردەستانیە. دەست بەسەرکردنی 30 کەس لە باکووری کوردستان. بەیانەی پێنجشەممە 6 گوڵان پۆلیسی شاری قۆسەر لە ئەوستانی مێردین لە باکووری کوردستان هەڵی کوتاوەتە سەر ماڵی هاوڵاتیانی کورد و 30 کەسی دەست بەسەر کردووە. بەپێی راپۆرتەکان پۆلیسی تورکیا بە بیانووی پڕۆپاگەندای ڕێکخستن ئەو 30 کەسەی دەست بەسەر کردووە. لەو خۆڕاستێنێکی دیکەدا پۆلیسی تورکیا لە شاری ئیستانبوڵ پەیامنێری ئاژانسی مێزۆپۆتامیا ئەسرا سۆلینداڵ لە ڕۆژنامەی یەنیشام ئەنەس سزگین و ڕۆژنامەنووس ئەردۆغان ئاڵای ئۆمۆتی دەست بەسەر کردووە.
لە ئەنکارە و ڕۆحاش دوو ڕۆژنامەنووسی دیکە بە ناوەکانی ئەحمەد ئاسڵان و دۆغان کایناک دەست بەسەر کراوە. چالاکی ئازادیخوازانی ئێران بۆ پشتیوانی لە تومات ساڵحی. ڕۆژی پێنجشەممە 6 گوڵانی 1403 هەتاوی ئازادیخوازان لە چەند شاری ئێران بە بڵاوکردنی تراکت و لێدانی گرافیتی لەسەر دیوار پشتیوانی خۆیان لە تومات ساڵحی ڕاگەیاند. بە پێی وێنە ویدیۆانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو کراوەتەوە لە شاری تاران ئازادیخوازان پلاکاردیان بە وێنەی تۆماج لەسەر پردەکان هەڵواسیوە و دیوارەکانیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاندووە. لە شارەکانی تەورێز، ئیسفەهان و مەشهەد ئازادیخوازان گرافیتیان لە ڕەسمی تومات ساڵحی لەسەر دیوارەکان کێشا و لە دروشمەکانیاندا ڕایانگەیاند کە ئەگەڕێینەوە سەر شەقامەکان. لە هەندێک لە شەقامەکانی شۆڕژێران سەدان تراکتیان بۆ پشتیوانی لە توماج بڵاو کردوێتەوە و تێیدا هۆشداریان بە دەستگای قەزاییدا. دۆخی نالەباری خەڵکی بەلوچستان و دۆزینەوەی تەرمی قوربانیانی لافاو. لە ڕۆژانی ڕابردوودا تەرمی 5 منداڵ و 2 شارۆمەند کە بەهۆی لافاو گیانیان لە دەستابوو لە ڕووبارەکانی بەلوچستان دۆزراوەتەوە. بە پێی راپۆرتی هاڵبەش تەرمی 2 منداڵ بە ناوەکانی عەلی ئەزغەر پودینە و عەلی ئەکبەر پودینە لە شارستانی نیمروز دۆزراونەتەوە. لە ڕووباری ماشکیدی سەراوان بە هەمان شێوە تەرمی 2 منداڵی دیکە بە ناوەکانی نازەنین سیاهانی تەمەن 13 ساڵ و مێهرناز سیاهانی تەمەن 10 ساڵ خەڵکی ناوچەی مێریگان دۆزراونەتەوە. لە ناوچەی کەهیری سەر بە شارستانی زەرابەت تەرمی منداڵێکی دیکە بە ناوی فەرشاد عەبدوڵازەهی لە نێو لافاودا دەرهێنراوە و تەرمی 2 شارۆمەندی دیکەش لە دووچۆمی بەلوچستان پاش چەند ڕۆژ شناسایی کراوە. پێشتر ئاماری قوربانیانی لافاو لە بەلوچستان 18 کەس ڕاگەیەندرا بوو، بەڵام ئێستا ئامارەکەی بۆ نزیکەی 30 کەس هەڵکشاوە و ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی ئەو ناوچەی لە بێدەنگی خەبەریدا پەراوێز خستووە. لە سێدارەدانی 4 بەندکراو لە کەرەج و ساوە. بەیانەی پێنجشەممە 6 گوڵانی 1403 هەتاوی حکمی ئەعدامی 3 بەندکراو لەوانە ژنێک لە زیندانی قەزەڵ حەسەر و بەندکراوێکی دیکە لە زیندانی ساوە جێبەجێکراوە. بە پێی راپۆرتەکان 2 بەندکراوی پیاو کە ناسناویان ئاشکرا نەکراوە بە تۆمەتی کوشتنی بانقەست لە زیندانی کەرەج لە سێدارە دراون و بەندکراوێکی ژن بە ناوی سەحەر بە تۆمەتی کوشتنی خەسووی ئەعدام کراوە. لەلایەکی دیکەوە سزای لە سێدارەدانی بەندکراوێک بە ناوی یاوەرە مینخا بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر لە زیندانی ساوە جێبەجێکراوە. سەپاندنی زیندان بەسەر ئومید ئیزەدی سادەقابادی لە شاری سامان. ئومید ئیزەدی سادەقابادی شارۆمەندی کەمەندامی خەڵکی شارستانی سامانی سەر بە چوارمەحاڵ و بەختیاری لەلایەن لقی 101 دادگای گشتی و ئینقلابیە و شارە بە 4 ساڵ زیندانی تەعزیری و پەرداختی 150 میلیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراوە. بە پێی حکمی دادگا ئومید ئیزەدی سادەقابادی لەلایەن دادگای ئینقلابی شاری سامان بە تۆمەتەکانی تەبلیغ دژی نظام و بڵاوکردنی پرۆپاگەندا بە مەبەستی تێکدانی بیر و ڕایگشتی بە 4 ساڵ زیندانی تەعزیری و 150 میلیۆن تمەن جەریمەی ماڵی مەحکوم کراوە. کوژرانی 2 شارۆمەندی بەلوچ لەلایەن هێزەکانی ڕژیم لە زاهیدان و میناب. ڕۆژی پێنجشەممە 6 گوڵان 2 شارۆمەندی بەلوچ بە ناوەکانی مەنسوور عەلیزەهی خەڵکی زاهیدان و موسا مەلاحی تەمەن 26 ساڵ و خەڵکی بەندەرکێرگان لە شارستانی میناب بە تەقێزەکانی ڕژیم گیانیان لەدەستدا. بە پێی راپۆرتی کەمپەینی چالاکانی بەلوچ مەنسوور عەلیزەهی لە پارکی منداڵانی زاهیدان بەبێ هۆکار لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دراوەتە بەر دەستڕێژی گولە و دەستبەجێ گیانی لەدەستداوە. لەلایەکی دیکەوە هێزەکانی دەریاوانی بەندەرکردگان لە شارستانی میناب ڕاستەوخۆ تەقەیان لە چەند بەلەمی ماسیگری کردووە و لە ئەنجامی ئەو تەقەکردنەدا شارۆمەندێک بە ناوی موسا مەلاحی گیانی لەدەستدا. ئیدامەی ناڕەزایەتی خوێندکاران لە ئەمریکا و دەست بە سەرکرانی دەیان کەس. ڕۆژی پێنجشەممە 6 گوڵان خوێندکارانی چەپ و ئانارشیست لە چەند زانکۆی ئەمریکا بۆ چەندەمین ڕۆژی بەردەوام دژ بە حاکمیەتەکانی حیمایەتەکانی ئەو وڵاتە لە ئیسرائیل
مانیان گرت و لەگەڵ هێزەکانی پۆلیس تێکەڵ چوون. بەپێی راپۆرتەکان پۆلیسی لۆس ئانجلس هێرشی کردوتە سەر کۆبوونەوەی خوێندکاران و 93 کەسی دەست بەسەر کردووە. لەو هێرشەدا هێزەکانی پۆلیس بەزەیان بە هەواڵنێرەکانی ئاژانسی فاکس حەوت ناتووە و ڕێگەیان لە گرتنی وێنە ویدۆ لەلایەن هەواڵنێرەکانی میدیاکانی دیکە گرتووە. لە زانکۆکانی نیویۆرک، تگزاس، هاروارد و کۆلۆمبیا خوێندکاران لە نێو مەحەوەتەی زانکۆ خێوەتیان هەڵداوە و لە کۆبوونەوەکانیاندا لەگەڵ هێزەکانی پۆلیس بەشەڕ هاتوون. لە هەواڵێکی دیکەدا پۆلیسی فەڕەنسا شێرشی کردوتە سەر خوێندکارانی لە یانگری فەلەستین لە زانکۆی سیانۆشپۆ کە بۆ گوێگرتن لە قسەکانی ژان لۆک ملانژ دامەزرێنەرەی حزبی چەپی ڕادیکاڵ لە وڵاتە هاتبوون و چەند کەسیان دەست بەسەر کراون. و دوایین هەواڵمان سەبارەتە بە پەسەندکردنی خاتنامەی بە تێروریست ناساندنی سوپای پاسداران لە یەکیەتی ئەوروپا. ڕۆژی پێنجشەممە 6 گوڵان نوێنەرانی پەرلەمانی ئەوروپا بە پەسەندکردنی بڕیارنامەیەک خوازیاری ئیزافەکردنی سوپای پاسداران و حیزبوڵڵا بە لیستی ڕێکخراوە تێروریستیەکانی جیهان لەلایەن یەکیەتی ئەوروپاوە بوون و گەماروی تازەیان بەسەر کۆماری ئیسلامی دەسەپات. لەم بڕیارنامەیەدا کە بە 357 دەنگی بەڵێ و 20 دەنگی ناو و 58 دەنگی بێلایەن پەسەند کراوە، هەوڵی کۆماری ئیسلامی بۆ هێرشکردنە سەر ئیسرائیل مەحکوم کراوە. لە بەشێکی دیکەی بڕیارنامەکەدا نوێنەرانی پەرلەمانی ئەوروپا وێڕای دەربڕینی نیگەرانی سەبارەت بە دۆخی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، خوازیاری فراوانکردنی گەمارۆکانی یەکیەتی ئەوروپا لە دژی بەرنامەکانی هەستەیی، پەهبادی و موشەکی کۆماری ئیسلامی بوون. لەلایەکی دیکەوە وڵاتانی بریتانیا، ئەمریکا و کانادا چەندین کەسایەتی و ناوەندی کۆماری ئیسلامیان خستە نێو لیستی گەمارۆکانیانەوە. بینەرانی خۆشەویست، گەشتی هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ.